لە نێو ناوەندێکی هونەریین لەم ناوەندەیە کەسایەتێکی هونەرمەند هونەردۆست کە ساڵانێکی زۆرە خزمەتێکی بەرچاوی کردووە بە هونەر و موزیکی کوردی و چەندین کەسایەتی موزیسیان و هونەرمەندی پێگەیاندووە. لە ئێستاژە فێرگێکی تایبەت بە خۆی کردوتەوە کە چەندین منداڵ بە هەردوو ڕەگەز منداڵی کورد بێگومان بەشداریان کردووە لەم فێرگەیە و فێری موزیک و هونەری کوردیە بن. ئەو کەسایەتی ئەمێ پێتان بناسێنم ئەویش مامۆستا نامدار قەرەداغیە کە ئەزمونێکی زۆر باشی هەیە لە هونەر و موزیکی کوردی و ساڵانێکی زۆر لە دەروی وڵات بووە بەڵام لە ئێستایە گەڕاوەتەوە هەرێمی کوردستان و لە نێو ئەم فێرگەیە چەندین منداڵی کورد فێری هونەر و موزیکی کوردی ئەکات. لەگەڵمان بن گوزەرێک ئەکەین بە نێو ئەم ناوەندە هونەریەیە. میوزیک و هونەری کوردی لەم فێرگەیە بە بێڕەچاوی تەمان تێکەڵ بە ئاواز و ژیانی کۆمەڵێک خێزان کە ئامانجیان لە ناونەبردن و وەبیرهێنانەوەی ئەو ڕەسەنایەتیەیە لە میوزیک و گۆرانی کوردی. ئەمە جگە لە میوزیکی بیانی و ئاشناکردنیان پێی. دەستان خۆش بە مامۆستاگیان پرۆڤێکی زۆر جوانتان کرد ماندوو نەبن بە پرسیاری ئەوە بکەین ئەمانجی ئێوە چییە لە ئاشناکردنی منداڵان بە هونەر و میوزیکی کوردی؟ ئێمە ڕەسەنایەتی و کەڵتور بە شتێکی زۆر پێویستە زانین بۆ مانەوەی میلەت بۆ مانەوەی مرۆڤایەتی حتمەن بۆیە ڕەسەنایەتی لای ئێمە زۆر گرنگی زۆر ئێمە بە کەڵتورەکەمان و حەزەکەین کەڵتورەکەمان بە زیندگی بهێڵینەوە پێشی بخەین. ئەوەندی من با بڵێن لێرەوە تەماشای زۆرێک لەو بەشداروانە خۆت کە ئەبینی دایکان و باوکان لێرە بەشدارن و لە کورسەکانیشە ئێستا ئامادە بوون دەستخۆشیان لێ یەکەم چۆن وا لە منداڵ ئەکەن کە حەز و خولیای هەبێت بۆ هونەر و موزیکی کوردی بۆ گۆرانی کوردی ئەو گۆرانیانی کە بە دەنگی زۆرێک لە هونەرمەندەکان کە ئێستاش بەشێک لەو هونەرمەندانە لێرن ئەمە چۆنی منداڵان ئاشنای ئەو هونەراکەن. لە پێشا مۆسیقا خۆی سەنجڕاکێشە مۆسیقا و گۆرانی خەڵک کۆکاتەوە کۆمانەکاتەوە و یەکمانەخات لە ڕێگەی مۆسیقا و لە ڕێگەی ئەم فێرگەی و ئێمە مناڵان و گەنجان و دایک و باوکی شەمان کۆ کردوێتەوە بۆ مەبەستەی کە کەڵتورەکەمان و بپارێزین و پێشی بخەین و مناڵان و گەنجان فێری مۆسیقا و گۆرانی ڕەسەنی سەردەمانیان بکەین و لە ڕێگەی مۆسیقاوە وەکو ئامڕازێکیش بتوانین هەمویان کۆکەینەوە لەژێر چەتی خۆشەویستیان چکە بە ڕای ئێمە خۆشەویستی پێ هەموو شتێکە خۆشەویستی ئەبێتە هۆی نەمانی گەندەڵی و ئەبێتە هۆی پێشکەوتن و لە ڕێگەی خۆشەویستی ئێمە کارێکمان کردو کە هەمویان کۆکەنەوە و یەکتیان خۆش بێ و کاری جوانی پیرۆز بکەن بۆ مرۆڤایەتی بۆ نەتەوە بۆ نیشتیمان. تا پرسیاری شلێ بکەم پێم وابێت ئێستا ماوەیەکی زۆرە سەرقاڵی پرۆڤەکردنن نزیک بوونەتەوە لەوەی کا کۆنسرتێکی زۆر تایبەت ئەنجام بن لە ماوەیەکی ترەوە جارێ ئاشکرای ناکەین ماوەی چەندێکەوە سەرقاڵی پرۆڤن لەکێوە دەستان پێ کردو مامۆستا؟ ئێمە لە ڕاستیە پێش کۆرۆنا سەرقاڵی ئەو بین کە کۆنسرتی لە تەلاری هونەر بکەین بەڵام بەداخەوە کۆرۆنا ڕێی لێگرتین و ئێستا ماوەیەکی زۆرە دەستمان کردو بە فڕۆبۆ و ئامادەکردن هەر کۆرۆنا بەرەو زەعیفی بۆ ڕێگەمان پێبات ئێمە کۆنسرتەکەمانەکەین ئینشاءالله. ئەم فێرگەیە لە 4 دوای 2007 بەڕووی هونەردۆستاندا کرایەوە لە پاڵ ژیانی ڕۆژانەی خێزانەکان خۆیان و منداڵەکانیان هاوشان لەگەڵ مامۆستایانی فێرگەکە بە ژەنینی میوزیکەکان و وتنەوەی گۆرانیەکان هێندی تر جۆش و خرۆشی بەم فێرگێداوە. دایکان و باوکان هەمیشە ئەبینین هەندێکی زۆر باشن بۆ منداڵەکانیان تاوەکو پەروەردەیەکی دروستیان بکەن لە ئێستای لەم فێرگەیە لە فێرگەکەی مامۆستا نامدار قەراغی منداڵێکی زۆر لە هەردوو ڕەگەز بەشدارن تا چەندە بوونی ئەم فێرگانە واکات زیاتر منداڵ بێتە ناو دنیای هونەرەوە دوورکەوێتەوە لە زۆرێک لەو ڕەفتارانە یاخۆ زۆرێک لەو ئامێر ئەلکترۆنیانی کە ڕۆژانە بەکارێنێت. فێرگەی مامۆستا نامدار جگەلەوەی کە ئەکادیمیایەکی هونەریە پەیامێکی
دەورێکی گرنگی هەیە ئەویش ئاشناکردنی مناڵەکانە بە دنیای هوەری کوردی بۆ پاراستنی کللتور و ڕەسەنایەتی کورد جگە لەوەش یعنی دەورێکی گرنگی هەیە لە دوورخستنەوەی مناڵ لە یاری ئەلکترۆنیەکان بە تایبەتی ئەوی ئاریانە کە مناڵەکان بەرەو سلوکێکی عدوانیە بن لەبەرەوە یاریەکان خۆی ئەلکترۆنیە شخصێکی حەقیقی لە بەردەمیان نییە مناڵەکە بە عنفەوە ئەو یاریاکات طبعاً بۆ هەموو وێزگەکانی تەمەنی ئەو مناڵە کە گەورە ئەبێ تەأسیری زۆری هەیە لەسەر شخصیەتی مناڵەکە لەبەر ئەوە لە کاتێکی ئێستا بوونی ئەم فێرگە هونەریانە بەڕاستی خزمەتێکی گەورەیە بە مناڵان جگە لەوەی بۆ توندکردنەوە و ئاشناکردنەوە پەیوەندی کۆمەڵایەتیەکان لە بینی خێزانەکان دەوری خۆی هەیە بەڕاستی پێم بڵێ تۆ ماوەی چەندێکە لەم فێرگەی چی زیاتر فێربووی لەم فێرگەیە یەکەم شت من ماوەی 3 ساڵ لەم فێرگەیەم و زۆر شتیش فێر بووم دەستخۆشی لە مامۆستا نامدارەکەم کە زۆر شتی فێر کردوم لە بەشی ئەکادمیاوە و هەموو شتێک فێر نەبووم بەڵام زۆر شت فێر بووم بەهۆی مامۆستا نامدارەوە ئێستا من کەسێکی زۆر پێشکەوتوم دەستخۆش هەر بژیت کچی جوان پێم بڵێ بزانم ماوەی چەندێکە تۆش لەم فێرگەی ماوەی 3 ساڵە بەس ئەگەر کۆرۆنای لێ دەرکەی 2 ساڵ و نیو تا چەندە حەز ئەەکەی حەزت لە میوزیک و گۆرانی کوردیە کە لێرە مامۆستا نامدار تۆش لەگەڵ دایک و باوک تا زیاتریان لێرە فێری میوزیک و کللتوری جوانی کوردیە بن من زیاتر لەبەرەوە حەزم لەم فێرگەیە چونکە جگە لە گۆرانی و مۆسیقا زیاتر فێری خۆشەویستی ئەبم فێریەوە بم ڕێز لە کەسێ بگرم فێری هەموو شتێکم فێری ڕەوشتی باشە بم جگە لە مۆسیقا فێری ئەم جۆرە شتانە ئەبم سپاس فەرموو بەردەوام بە لاسفەکە وەکو باوکێک لەم فێرگاکە منداڵەکەت ئێنیت ڕۆژانە پرۆڤی خۆیان ئەکەن مامۆستا نامدار هەم لەگەڵ ئێوەشە پێما بێ لە کۆرسەکە بەشدار بوون زۆر باشهانی منداڵەکانتان ئەیە بوونی ئەم جۆرە فێرگانە تا چەند بە گرنگەزانی بەڵێ بە نیسبەت ئەم فێرگەیەوە جیاواز لە فێرگەکانی تر هەم کە تۆ مناڵەگەنی بۆ ئەم فێرگەیەکە دایەنیت ڕێگە پێدراوە کە دایک و باوکەکان لێرە وەکو خێزانێک کۆ ببنەوە کە کۆشەبینەوە ئێمە لەگەڵ مناڵەکانە بەشداریەکەین لە چالاکیەکانە ئۆتۆماتیکیان ئەو مناڵانە کە دایک و باوکەکانە بینن کە بەشدارێکن لەم چالاکانە ئەوان خۆیان زیاتر تەرجیع ئەبن بۆ شتە ئەمەش کە ئیشێکی زۆر زۆر گرنگ و زۆر زۆر باشە تاوا من دەستخۆشی لە مامۆستا نامدارەکەم یەک خاڵی تریشمانەیە کە ئەومان بیر نەچێ مامۆستا نامدار ئیش لەسەر کولتوری کوردی دەکات بە تایبەتی ئەم جیلە تازی ئێمە کە کۆمەڵێک با بڵێن کۆمەڵێک ستایل هاتووتە ناو هونەری کوردیەوە ئەم ناڵانە کە لە بەم ستایلاناتی بەڕم بەڕاستی شتێکی زۆر زۆر خراپە کە کولتورە کۆنەکان یێتەوە ناو ژیانی ئەم جیلە تازەیە
ئەچنەوە بۆ کولتورە ڕستەنەکەی خۆمان کە چووە بۆ ڕستەنە کوردەکەی خۆمان ئیتر بە دوای ئەم ستایلە تازانە ناکۆن من ئەو شتە زۆر بەلامەوە گرنگە بەڕاستی ئێوەش بەشێکی دیکەی ئەم پرۆڤێن ئەمڕۆ پرۆڤێکی زۆر جوانتان کرد دەستان خۆش بێت پێم بڵێ تا چەندە دڵخۆشن بەوەی کە میوزیک و گۆرانی کوردی فێر ئەبن لە فێرگەکەی مامۆستا نامدار زۆرم پێخۆشە لەم فێرکەی مامۆستا نامدار فێری کولتوری کوردیە بین لەبەرەوەی لێرە فێری یعنی کولتورە کۆنەکانە بین و چۆنی مۆسیقا بە یعنی شێوەی کۆن و ئەوانە لێ دەستەکانە با پەیامێکی ئەم کوڕە جوانەش وەرگرم تۆ ئەڵێ چی مناڵم زۆرم پێخۆشە کە کەڵتوری کوردی لەم فێرگەی فێر دەبین و شتی تازە فێربوون و گۆرانی فێربوون کە نەمەزانی و چەند ئالەتێکیش لەم مامۆستا نامدارەی خۆشەویستمان فێربوون. ئەو هونەرمەندانەی لەم فێرگەی دەیانەوێت خزمەتێک بە هونەری کوردی بکەن بیرۆکەکەیان بەرز نرخاندووە و بەکارێکی هونەردۆستی دەبینن. مامۆستاگیان وەکوی کە بەشدار بووی وەکو هونەرمەندێکی بەعەز بوون بیرۆکەی ئەم جۆرە پرۆڤانە کە خۆیان ئامادەکەن بۆ کۆنسێرتێک لە فێرگەکەی مامۆستا نامدار قەراغیات چۆن ئەبینیت؟ بەڕاستی طبعا من لەگەڵ ئەوە کە بۆت بازەکەم کە من ئەزمموی 50 ساڵم هەیە لەگەڵ مامۆستا نامدار و لەگەڵ مۆسیقا و لە هەموو بوارەکانی مۆسیقا کارم کردووە بەڵامەوەی کە من بەدیم کردووە تای سەر مامۆستا نامدار بەڕاستی لە خزمەتی مناڵانە بۆ دیارە ئەمەشی کە من ئێستای بینم بەم تەمەنی خۆم مناڵان بەڕاستی من خۆشحاڵم تووچێ ئەمانە جیلی دوای خۆمان جیلی تازن و داهاتوون طبعا هەموو میلەتێکیش بە هونەرەکەی ناسرێ ئەژین بە شەڕ و شۆڕ و تەقە و پیاکوشتن ناناسرێ فقط بە هونەرەکەی ناسرێ لە هەموو دنیا وایە جا من بەڕاستی خۆشحاڵم کە ئەمە بینم ئێمام فێرگەیەوە لەگەڵ مناڵەکانە من دانیشم گۆرانیشیان بۆڵێم و لەگەڵشیان گۆرانیم و لەگەڵشیان کۆنسێر دەکەم. مامۆستاگیان سلااو لەوێت وەکو هونەرمەندێک بیرۆکەی ئەم جۆرە پرۆڤانە یاخود کارکردن لە دنیای مناڵە بۆ فێربوونی هونەر و میوزیکی کوردی چۆنە بینی؟ وڵە بەڕاستی پێشەکی هەوەی خێراتنی ئەوەی بەڕێز خۆشەویست دەکەم زەحمەتان کێشاوە جێهەیە حقیقەت تەمەنا لە خدای گەورەکە مامۆستا نامدار تەمە درێژ بێت حقیقەت ئایالێکی گەوری هونەری پێکناوە بە ماوەیەکی بەڵم 4 ساڵ 5 ساڵ هیوادارم تەمەن درێژ بێ حقیقەت بۆ ئێمە وەکو مامۆستا ئازاد کاک عەلیۆن جەماعەت کاک سەلاح بۆ ئێمە حقیقەت جێ شانازیە کە منداڵێ بە تەمەنێکی زۆر کەمەوە ئەو موسیقی کۆنانێکی بڵێم قدمەتیان 50 ساڵ پێش ئێستا ئەوان ئەسبەکەنیمە گۆرانیان بڵێن هەنی حقیقەت شاکاری کردو مامۆستا هیوادارم تەمەن درێژ بێ بەرداوام بێت سپاس. مامۆستاگیان وتی تۆ چییە؟ وەڵام من دەستخۆشیتان یەکەم دەستخۆشی لە مامۆستای بەڕێز مامۆستا نامدارەکەم تقریبا لە ماوەی 4 ساڵە توانم بڵم دەکۆنسێتی کردووە بۆ مناڵە جوانانە ئێمە شانازیە بۆ سلێمانی بە تایبەتی. سپاس. مامۆستاگیان با پرسیارێکی تر ئاراستی تۆ بکەم زۆر بە گروتینێکی زۆر جوان لەگەڵ منداڵەکانە کە تۆ گۆرانیت ئەوێت ئەوان زۆر تەشجیعبوونێکی زۆر هاندانێکی زۆر جوانیان هەبوو هەم بەژەنینی ئالەتە میوزیکەکان هەم لەگەڵەوەشە گۆرانەکانیان پێم وابێت زۆر جوان ئەوتەوە ئەمە تو چۆن وات لە منداڵەکان کردووە کە هانیان بێ بۆ میوزیک و گۆرانی کوردی؟ پێشەکی بەخێربێ من ئەڵێم هەموو هونەرێک و هەموو هونەرمەندێک یانی ناوچانی وڵاتەکە اینجا ئێمە بەخۆشی ئەم مناڵانەوە بەڕاستی من خۆم زۆرم حەز لە هونەر و مۆسیقا و گۆرانی اینجا کە ئێمە ئێرە زیاتر دڵمەکرێتەوە بە مناڵە جوانانە وان لێ ئەەکەم زیاتر حەزیان لە مۆسیقاکەیان بێت و حەزیان لە مەکتەبەکەیان بێ بەخۆشی کاک نامدارەوە سوپاسی هەمووتان ئەەکەم من هیوادارم هەموو هونەرمەندێک ئەو بەهرەی خوای پێیاوە خزمەتی خەڵکی پێ بکەن.
فێرگەکەی مامۆستا نامدار قەرەداغی پێمان ئەڵێت کە هەمیشە و بەردەوام هونەری جوانی کوردی، میوزیکی ڕەسەنایەتی کوردی، کلتورە جوانەکەی کوردی هەمیشە بپارێزین. بۆیە ئەم فێرگەی کە لێرە منداڵێکی زۆر منداڵی کورد لە ڕەگەزی کوڕ و کوچ پەروەردە دەکات، ویان لێ دەکات لە داهاتووە زیاتر میوزیک و هونەری کوردیان لا خۆشەویست بێت.